سەرۆک ترامپ گوهڕینان ڕێبازین پەنابەریەدا دیکە. لە معلوولات دەڤەرا کەڤنارا سووری ترسا وندابوونا زمانی ئەنجیلێ هەیە. و فستیڤالا ناسکردنا کەلتوری تایوانێ هەلکەفتا هەری بە قەرەباڵغا لە نیویۆرکێ. سڵاو ڕێزی گیرگین دەمە خۆش لەگەڵ کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منی شەو سڵاو بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. سەرۆک دۆناڵد ترامپ دووبارە ئەدعا دکە و راپۆرتا لێکۆلەری تایبەت ڕۆبەرت مولەر وێی بێگونەه دکە لێ دەبێژا مولەر بخوا لێکۆلەرێکی کێشەدارە. لە ڕۆژا چارشەمبێ مولەر گوت بەلگەیەن کێم هەبوون ji بۆ تاوانبارکردنا ترامپ بە پیلانە مەزن ئا دەستی رووسیا دە هەڵبژارتنین ئەمریکادا لە 2016 لێوی تەکەس کرد و لێکۆلینە وی سەرۆکی بێگونەه ناکە ژێ کارên شاش. راپۆرتا مولەر پتر ji 10 جاران احتیمالین کو سەرۆکی ئاستانگ لە پێش عەدالەتێ دانینە ئەشکەرەکردنە. لێوی گوت لە گۆڕا ڕێنماییên وەزارەتا دادی ئۆفیسا وی ئەو بژارە نەبوو سەرۆکی خەتابار بکە. سەرۆک دەبێژە تڤیا مولەر وەکا لێکۆلەری تایبەت نەهێتە دانان. بەڕێوەبەرایەتی ترامپ هەوڵەکانی نوێ کردەوە بۆ گۆڕانکاری لە سیستەمی کۆچبەری ئەمریکادا. ئەمەش هاوکاتە لەگەڵ زیادبوونی هاتنی پەنابەرانی ئەمریکای ناوەڕاست و ئەو کەسانی کە داوای مافی پەنابەرێتی دەکەن لە سنووری نێوان مەکسیک و ئەمریکا. لە هەوڵێکدا بۆ کۆتایی هاتن بە کۆچبەری نایاسایی، سەرۆک ترامپ لە درەنگانێکی ڕۆژی پێنجشەمە لە تویتێکدا ڕایگەیاند ئەمریکا دەست دەکات بە سەپاندنی زیادکردنی گومرک بەسەر هەموو هاوردەکانی مەکسیک هەتا ئەو کاتەی لێشاوی پەنابەران لەو سنوورەوە کۆنتڕۆڵ نەکرێت. بەڵام دەرباسکردنی ئەم یاسایە سانانیە لە کۆنگرێسی ئەمریکا. بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێت هاتنی کۆچبەر لە ئێستادا بۆ ناو ئەمریکا مانگی لە 100,000 زیاترە، ئەمەش گەیشتۆتە بەرزترین ئاست لە وەتای مانگی 10 ساڵی ڕابردووەوە. لە سی مانگی چوارەوە 460,294 کەس لە سنووری باشوورەوە گەیشتون. زیاتر لە نیوەی ئەو کەسانی کە لە مانگی چوارەوە گرتومانن منداڵیان لەگەڵدا بووە. ئەوان ئەو پەیامەیان بە ڕوونیک پێگەیشتووە کە ئەگەر منداڵت پێبێت ئازاد دەکرێت. سەرۆک داناڵد ترامپ بە پلانێک بۆ توندکردنی یاسای پەنابەرێتی وەڵامی داوەتەوە و ئەو خەڵکەی کە سنوور دەبەزێنن بێهیوا کردووە. ئەو کەسانی کە بە شێوەیەکی فەرمی هەوڵی بەدەستهێنانی مافی پەنابەری دەدەن ئاوارە بوون بەهۆی ئەم داوە گاڵتەجاریانەوە. ترامپ دەشیەوێت بەردەوام بێت لەسەر دروستکردنی دیوار و جێبەجێکردنی ئەوەی کە پێی دەڵێت سیستەمی کۆچبەری لەسەر بنەمای بەهاکان واتە ئەو کەسانی کە کارامەییان هەیە. بەها بەڕاستی وشەیەکی لە خۆبایی بوونە. ئایا ئەوان دەڵێن خێزانەکان بەهایان نییە؟ هیچ پلانێک بەبێ پشتیوانی هەردوو پارتی لە کۆنگرێس دەرباز نابێت. ترامپ بەردەوام لەسەر ئەم بابەتە دیموکراتەکان تاوانبار دەکات. دیموکراتەکان پێشنیازی سنووری کراوە داهاتی کەمتر ئاژاوەی بێیاسا دەکەن. وە لە گرتبوونەوە جەماوەرێک سیاسیەکاندا ئەو بە بەردەوامی باز لەو کەسانە دەکات کە دێنە ئەمریکاوە. وڵاتەکەمان پڕ بووە و نامانەوێت خەڵک بێن بۆ ئێرە. ترامپ بەم دواییانە وەزیری دادی پێشووی ویلایەتی ڤێرجینیا کێن کۆچنێلی بۆ بەڕێوەبردننی کاروباری پەنابەرانی کۆشکی سپی دەستنیشان کرد. کۆچنێلی پێشتر پێی وابوو پێویستە هەر کۆچبەرێک بگیرێت و داوای بەڵگەنامەی لێ بکرێت. کۆچنێلی زۆر توندە لەسەر کۆچبەری، ئەو هاوڕایە لەگەڵ دیدەکانی سەرۆک. دیموکراتەکان کۆچنێلیان لا پەسەند نییە چونکە بۆچوونی توندی هەیە و ئەمەش کاری بەڕێوەبەرایەتێکە سەختتر دەکات بۆ بەدەستهێنانی پشتیوانی دیموکراتەکان بۆ هەر بەرنووسێک لەسەر کۆچبەران. لە ئێستادا زۆر کەم کەس پێیان وایە ڕێککەوتن لەسەر کۆچبەری پشتیوانی هەردوو پارتی بەدەست بهێنێت. پێم وابێت ئەم شتە هیچ شیانی نییە. ئەوەی کە سەختی دەکات بابەتی جیاوازی ئایدۆلۆژیایە لە نێوان هەردوو پارتیدا. ترامپ وا باز لە کۆچبەران دەکات کە گوایە ئەمریکا تێک دەدەن و کەسانی تریش هەن وا باز لە کۆچبەران دەکەن کە گوایە بە تەواوەتی بنچینەی ئەمریکان. ئەم بەرنووسە شیانێکی زۆر کەمی هەیە ببێت بە یاسا لە ساڵی هەڵبژاردندا. لە کاتێکدا هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ 2020 لە ئێستاوە گەرموگوڕ بووە تا دێت کردارەکان لەسەر بابەتی کۆچبەران کەمتر دەبنەوە.
قالك شارزا وبربانكارين مافي كمانين أولي لرشلاتا نافين باور دكن كوغا شكرنا بيلا نحزي وتنرويا أولي نها بترجح حرد مكيدي خطرة للسر باشا روجا كمانين وكا مسيحي وإزديان قالوا أو روش تشاوا يك جوان شارزايان ميرزا دناعي تشالك فانو دامزرين ناري عراق جرماني ايربريدج قال لك بخير هاتي ميرزا قال لك كيف خوش انت تدبي ميواني ما زور سباسي تدبيني اف بيلا نحزيا اولي لهرجي هاني لهرجي زياده دبا ودار دكبا حتى لالمانيا جي ولاتي كو تولي دجي بعد ما هي حكمتي جي خلكي يجهويا خواستيكو او سمبولين خوين اولي دانن لجهين قشتي جبوكو او نحزي قالك ديارنا بيان جونا كافن بار مثلا نبت قربانيين ولا هطا چندي اف نحزيا اولي لجهاني ازادين اولي لولات وكايد ما بردكا يعني سرور داردكا براسي خطريه كقالك مزنا ياكو او مثلا حزيا اولي يعني حزيا الراسيزم برنجي قشتي يعني نجات برستي بيجن بله. او نجات برستي هكر ديني بي يعني يا قومي بي بيغمان رولا خوي هري جرينج وخراب السر ملاتت كتشكتكا وامد بينن ادفان سالي تالي ده مثلا ادوان تشيل سالي تالي ده مسيحي العراقي ده نيزكي مليون نيفاكيبون نها نيزكي 10,000 معنا ايزدي تكو نهائيا ندخل عرض خو بهيلن ازديش كيماني 25 صدشوان الفان سالي تالي ده اجبروي نجات برستيا ديني و هاتينا دركتن شولاتي خرافيانا بسببك الرئيسيه في نجات برستيا حلبت ترويجي نها قالكي زياد دباب تعبت لروجلاتا نافين ابجا من دخاز بزانم قالوا روشا ازديان ويتشا بعد قرما شرين وناكوكين عراق وسوريا ده براستي از نقلكي قش بينم مخابن از بينم هجر حكومة بتايبت ريكل بيشيا نجات برستيا ديني وتندرويا ديني نقرا پیش روژا ایزدیا و کمانیه دی و گلکی خرابید اویدت پیش روژت وان نامینن یعنی ت پرسپکتیو معنا وان الولات وان نامینه هکا بفیرنگی بردوام به و کار تولرانسي يعني بيجن تسامحي هرشان بيفا تسامح نبيفا كدرستا بس او كار تولرانسي نواجبه ملتي تكتشكا واجبه ملتي مازن اجبر ملتي مازن لازم تحمل حكومه عنجي اللي ديارة دجدس حكومه عنجي دركت يعطانا طرادك اجبر مشكله رئيسيه شما دجدس حكومه دركت اجبر او كاستين صار سلطه حكومتي بهالبجارتنا بدنجه تندرويتنا صار حكومتنا هايرو الاوروبا او مشكله معنا هايرو او بارتيه نجات بارستي كو دجات يا ملت ديتكن او بويدنجي خلكي خابين هو قالك راسل هندك ولات روشلات نافي جدا مع البجات بيني كوماندنتون ريدي كان داس سرد صلاتي داعش لسر الميداني بده معي هاد هركس جيتر صحيح ترساوي معايا لي ديسان قالك سرين داعش دقرتينا نها ديك هردي ما كرسان عراقي دا دي عراقي بخد سوريا دا لي امنا به سنداد قه كرناوان تيكرين شما اجبر العراقي اساسا قانون العراقيين انكو محاسبه جرائم نيف دولتي بك وكو جينوسايد وكو جرائم ديجيمروفاتيه قانون عراقيا خويا يان قانون عقوباته يان جيا يا دجا تيرورا وكو يكسر بزو تنا اعدام كرن نيف دولتي جي خباطه نيف دولتي برنكي قشتي ناخوازن او قانون عراقي بنا تشسباندنت داد كرنا داعش هذا او مخابن مجتمعي نيف دولتي بريار حتى انها ندايا تشرنجا محاكمه شوان ربيتا كرن وهذا للرخيديو استوديو فيديوك نشا مدى دادقها كعراقي فالايا بحساب جبو داعش اللي فالايا كاستيدانينا كاك مرزا مدو خاص اشتري بيجم اشتب سيار بكم شما ازدي نافاقرن شنقال شما شنقالي نافاقرنا وارخوا براستيت اساس شوان رنا هاتي دانين يعني حتى انها بنيه تحتيه انها هاتي افاكرن حتى انها شاليه رؤيه امني وان فرينا هاتي اوكرن حتى انها شنقالي بخنا حسيانكو اماني شوان راي تشكرن هكا فغريانا جيخوا وشنقال مخابن بشتي صدي صالاي اهمال كرنين هاي روبويا جيكي جيوبوليتيك على استراتيجي واش كومك دولة على تركيا ايران عراق سوريا فان دولة دور بروها مقربويا بنجهكي استراتيجي هر كسك تخوازا او دفر بمينا عسكري ناخوازن خلق فقرة
وأف سبب الرئيسي يا دوي حكومة عراق أساسا تبروجي عدالة انتقالي دانانينا حتى بيجا خلقي ورن أمي في خطوة شورا بكرنش بو خاطري هون فقرن قركي نا حكومة عراق بو خاطرش كماني وان تضحية ازدياد داي كماني بروجكي وان هاد بقول بقى أمي كنا محافظة أمي خلقي ويدري بلا أمنية وان الدستوان دبش بو خاطري باوريك بفقر يابا أو باوري فنزوريا بالي أم دبينن د كامبين بانابران دا جيرو شوان قالكي خرابة وتشروكن قالك نخوجي أم دبيسن يعني بباوريات انها يعني دوان كامبان دا تشوان ران لازم جبلكو بيداويستين خوارني يعني كامبا نجي جياني براستي او كامب البنوان شادرادا نجي جياني او جيكي الهمو دنيا دا غركي زيدي ده هيفان سي هيفان ما بانو بشتينغي فغريا بنجي تخوا يعني جيك جرا هاد باكرن يا جي استقرار شوان راحت بعديتن او جي براستي نجي سكنه مروفاتي ام هات ترسامي مازن او كو بايزيديا سريوان ملتي دي بيرن هاتنا بنابركرن ودهيت سالال سكي كامبا دا ماين مخابن ام ترسن كو اهمال كرنا حكومه عراقي وسلوان چالاكي جبو چارسكرنا روشاوان تو جي رازي بكرتي نا برانكي جشتي اجبركو فاكتور سياسيه قالكي ماستر دجي اوينا هر چالاكي كاتبك اجبركو بلايا بسريوان هاتي مشكله بسريوان هاتي وسا مزنا دنكاري هر تشتكي بغري بله مرزا قالك سپاس دست خوش چالکوانی ازی مرزا دنیای میوانی دنگ امریکا بو کرد کنشن بو و جبو کو مسلمانان لمهار رمضانی پتر دلیوه هبن جبو افطار و جبو پاشیوی جی چند خوارنگاهن دورا واشنطن بریاردانه کو زو خوارنگاهن خوفکن و حتا درنگ جی بمینن اف دست پیشخاری بناوی خوارنا پشتی روش آوایا لە مزگەوتەی شاری فاڵستەرچ لە دەوروبەری واشنگتنی پایتەخت مسلمانەکان پێشەوەی کە بەربانگ بکەنەوە نوێژ دەکەن. دوای بەربانگ هەندێک هەموو ڕۆژێ لەگەڵ بنەماڵەکانیان یان دۆستان دەستنە چێشخانە. بەڵام گرفتەکە ئەوەیە کە چێشخانەکان لەم کاتەدا خەریکە دابخرێت. هەوڵێکی دەست پێشخەری بە ناوی خواردنی دوای تاریکایی دەستی پێکردو و هانی چێشخانەکان دەدات کە درەنگ دای بخەن بۆ ئەوەی مسلمانان لە ماوەی مانگی ڕەمەزاندا بژارەی زیاتریان بۆکردنەوەی بەربانکە بێت. ئەو بیرۆکەیە هی ئەو خانمە مەسیحیەیە. تەنها دەمویست ببێتە نەریتێکی کارداری بەربڵاو چونکە دەزانم کارێکی باشە ئەنجامی بدەیت. پێم وایە ئەوە لە ماوەی مانگی ڕەمەزان پێزانین و ڕێزگرتن لەو کەسانەی کە ڕۆژوو دەگرن. ئەندی شەڵالی مسلمان خاوەنی ئەو شوێنەیە کە تێدا چەندین کتێبخانە و چێشخانەی تێدایە و میوانداری بۆ بەربانگ دەکات. چێشخانەکانی شەلال هەتا درەنگان ئاوەڵان و هیوادارە سەرنجی خەڵک ڕابکێشێت کە لە ماوەی مانگی ڕەمەزاندا سەردانی بکەن و بیکەن بەکارێکی ساڵانە و هەروە بەردەوام بێت. وەک مسلمانی تێدەگەم کە ڕەمەزان چەندە بۆ خەڵک گرینگە بنەماڵەکان لە یەکتر کۆ دەکاتەوە و لەو ماوەیەدا پێکەوە نان دەخۆن. گرنگ ئەوە نییە خواردەمەنیەکە چییە و چی پێشکەش دەکەی لە ڕاستی مەسئلە سەبارەت بە پێشوازیکردنەکەیە. بە جۆری ناوەندی لە کۆڵینەوەی پی و 2% جەماوەری دەوروبەری واشنگتنی پێتەخت لە مسلمانان پێکدێت. ئەم بەربانگا کە لە کۆڕە کۆبوونەتەوە لە کاتی بەربانگ ئەم کۆڕەکە لێ کۆبوونەتەوە لەلایەن کۆمەڵی نووسرانی مسلمان لە واشنگتنی پێتەخت پێکاتوە. ئەو گروپا پێش بەربانگ نوێژ دەکات. جۆری خواردەمەنەکە نەرەیتیە کە لە مریشکی هەڵاڵ و خواردەمەنی سەوزی جات پێکدێت. لۆی لە دەمێکدا سەبارەت بە بنەماڵەکانی مسلمان دەدوێت بە بەزمی خۆی سەرنجی خەڵک ڕادەکێشیە. خەڵکێکی زۆر هاتوونە تا دەوروبەری واشنگتن و خزم و کەسوکاریان لێ دوورە. ئەوان ڕەنگە لێرە کەمێک کەس بناسن. ڕەمەزان کاتێ باشە یەکتری بناسن بۆیە هەرچەندە پێکەوە تا درەنگانی شەو بمێنینەوە خواردن بخۆین باشترە. شەلال دەڵێت ئەو هیوادارە ڕۆژێک بێت بەربانکردنەوە هەم لە ماڵ و هەم لە نێو چێشخانەکاندا ببێتە ڕەوشتێکی ئاسایی. بەهۆی شەڕی وێرانکەر لە سووریا ژمارێکی زۆر لە کوردەکانی سووریاش وەکو زۆربەی هاوڵاتیانی ئەو وڵاتە ماڵەکانی خۆیان جێهێشت و پەنایان برد بە ئۆروپا و بەمەش شارۆچکە و گوندەکان چۆڵ بوون. هەندێک لە شارەزایان ترسی ئەوەیان هەیە زیانەکانی ئەم شەپۆلە لە پاش شەڕەکەش هەر بمێنێت. ئازاد عەلی ڕۆماننووس و لێکۆڵەری کوردی سووریا باس لەم بابەتە دەکات. ئەv vەگەر و نەڤەگەڕاوە هەبوون و نەبوونا کوردە ڕۆژاوایی کوردستانی. وی باندۆری سەر جیۆپۆلیتیکا هەر چار پارچی کوردستانی بکە.
دکتۆر ئازاد علی کۆ ماستەرە خوا دیرۆکە گوندان لە باکوڕی سووری دەچێکرد بوو بە سەردان تێ ئەڵمانیا و ماڵباتە خۆ دەبینە لێ دەبێژە ئەو نکارە دووری باژارێ خوا دێریکێ بژی ئەو خۆشی من نەدی تێژ پەنابەریەدا وەز نابینم الجەمە بڕیارە و الجەمە ژیانە هەستێ من خەونێ من هەمی بۆ لێت vەگرێداینە ئەو پرتوخانە بچووک یا بەری 30 ساڵی من گوند چێکری دوێ ئۆدا گوەستێدە چێ بوویم بە ژیانە من هەستێ من ڕحێمە بۆی vەگرێدایە علی کۆژبلی ڕوومانên yên perîşan û berxekê kesk gelek pirtûk û lêkolî nivîsandine dibêje berê derfetên pêşketinê tenê li derveyî welêt peyda dibûn lê dema niha ew derfet li welat jî hene tenê mirov bajarkî biyanî mezin bijî û çentekî milê xwe bikê û rih û simbêla berdê û çend pirtûka bixwînê yan bêxê destê xwe de yan çend peyvê bîrewerekî biyanî bêjê na rewşenbîrî ژیانەکە نۆرمال جی مرۆڤکاری بژی ڕەوشەنبیریت بەرهەم بدێ ئاستێتە بلند وێ خوێندنێ یê nêrînê îro tu karî guhê gundekî Kurda nê tu cem te hebê tu bixwînî û tu lêkolîna bikê ne tenê romana bixwînê binivîsî دکتۆر علی کۆ سەرنivîserê kovara elhîwar e bawere ku erka rewşenbîrê Kurd ew e ku li hember vê koçberî û mayîna li dûrî welêt raweste îro rewşenbîrê Kurd û her Kurdekî li hemberî pirsyarek mezin e windabûn tê ser rêya windabûnê herê û penaberiyê yan jî tê vegerê di welatê xwe de bêçandin û zîl bidê û rabidê û bibişkivî lê gor Elî rast e nifşeyekê jê kesên ku diçin xerîbiyê bi welatê xwe ve tên girêdan û xebatê jî dikin lê nifşê duyem ew li nav wan civakan dihele nifşê di duê ev welat bê welatê we bîr û baweriyê we hestên we bîranînê we li vî welatî ne ziman kultûrê we ew dibêje eger Kurd bixwazin welat û kultûr û çand û zimanê xwe biparêzin divê bi awakî pratîkî alîgirên mayîna li welêt bin û hewla vegerê bidin ji bajarê Axinê Almanî Salih Demîcer dengê Amerîka کاربەرستانی یاسایشی عێراقی دەڵێن بەهۆی زنجیرەیەک تەقینەوە شەوی پێنجشەمە لە شاری کەرکووک بەلایەنی کەم 4 کەس کوژراون و 23 کەسی تریش بریندار بوون. کاربەرستان دەڵێن 6 تەقینەوە یەک لە دوای یەک پاش بربانگ لە ناوچەیەکی بازرگانی قەرەباڵغدا ڕوویاندا هەتا ئامادەکردنی ئەم هەواڵەش هۆکاری تەقینەوەکان ڕوون نەکراونەتەوە بەڵام کاربەرستان دەڵێن وا دیارە بۆمبی دەستکرد بوون. لە دەڤەرە معلوولە لە سووریە جهێ هەری کەڤن و دیرۆکیەک و کریستیان لێ ئاکنجی بوونە نەها خەلکێ وێ دەترسن زمانی وان یێ ئارامی و زمانی ئەنجیلیە بێ ونداکردن. ئەمەش بە بەکارنەهێنانی ڕۆژانەی لە گوندەکانەوە لە ناوچووە. ئەم دەقە پیرۆزانە زمانی ئینجیلی حەزرەتی ئیسا بووە. ئەم پیاوە یەکێکە لەو شارەزا دەگمەنانەی زمانی ئارامی لە دوکانەکەی لە معلولای باکووری دیمەشق کە چەند ساڵێکە سەرقاڵە بە فرۆشتنی پەرا و ئەو سروتە دەنگیانەش کە بە زمانی ئارامی تۆمار کراون و خۆشی لە خوێندنەوەی دەقەکان بەردەوامە. زمانی ئارامێ زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر لە گوندی معلولاوە ئاخاوتنی پێکراوە. لە سەدا هەشتای خەڵکی معلولا بە زمانی ئارامی ئاخاوتن ناکەن تەنها لە 20 لە سەدی تەمەنی 6 ساڵان بەرەو ژوور بەو زمانە کۆنە دەدوێن خۆناغی مەترسیداری زمانی ئارامیە کە بەرەو لە ناوچوون دەڕوات. لە ڕابردوو چەکدارەکانی سەر بە ڕێکخراوی قاعیدا لە کۆتایی ساڵی 2013دا دەستیان گرت بەسەر معلولادا بەو هۆیشەوە زۆر لە مەسیحەکان هەڵاتن بەڵام ئەوڕۆ خەڵکەکەی گەڕاوەتەوە و کڵێسا کۆنەکەی معلولا ناری لواسیعە ئاوەدانە و سروتەکان بە زمانی ئارامی دەنگەداتەوە. زمانی ئارامی بەرەو لە ناوچوون دەڕوات لەبەر ئەوە زمانەکە تەنها لەسەر زاری کۆمەڵێک کەسدایە کە بە زمانی ئارامی سروتە ئاینیەکانی کڵێسە دەڵێنەوە و یا بەو زمانە هەڵبەستەکان دەنووسن. معلولا لە سووریا شوێنێک بووە بۆ سەردانیکردنی گەشتیارە زۆربەی شوێنەکانیش پڕن لە دانیشتوان فێرگەیەکی بچکۆلە لە معلولا منداڵەکان زمانی ئارامیشی تیا خوێنن.
لەو بەرزمانی ئارامی لە پرۆسی خوێندندا نەبوو تەنها لە ماڵەوە پێی دەدوان بۆ هۆکارەشنەوە لە دوایینەوە گواستراوەتەوە ئەو منداڵانەی لە ماڵەوە بە ئارامی ئاخەوتنیان نەکرد بێت ئەوە نایزانن زۆربەی ئەو منداڵانەش لە دەرەوەی معلولا بوون تەنها زوبانی عەرەبی دەزانن. ئێستا ئەو منداڵانەی زمانی ئارامی دەخوێنن هیوایەکی بچکۆلەیە بۆمانەوەی زمانەکەی کتێبی پیرۆز. پۆلیس دەبێژە تەقینا خواکوژێکی کاروانێکی ئەمریکی کردبوو ئارمانجئیر و ئەین لە کابول پایتەختی ئەفغانستانی هەفت قوربانین ئەفغانی لە دوو خوا هەشتن لەشکری ئەمریکی دەبێژە دە تەقینەکە دیدا چار ئەندامین هێزین وان بە سڤکی بریندار بوونە ئەو تەقین بوو لە دەمێک و کاروانی هێزین ئەمریکی بەرەف بنگەهی هێزن ناتۆ لە ڕۆژهەڵاتە کابولێ دەچوو. بۆ دوورکەوتنەوە لە فشارە دەرونیەکان و هێشتنەوەی یادەوەری هاوڕێکانی و کەسە نزیکەکانی هەموو ڕۆژێک هونەرمەند فازڵ بەدری دەڕواتە ناو داروپەردووی شوێنە داڕماوەکانی شاری مووسڵ و لەوێش دەست دەکات بە کەمانچە ژەنی. ڕاستە هێرم ڕاپۆردیت فادڵ دەبێژە دەما ئەو کەمانی دژەنە ئەو خەیال دەکە هەموو هەڤال و دۆستی نوێن دوورکەتی لە جەموینە. li nav bajarekê kavil û wêrankirî ku nêzîkî salekê meydana şerî bû û çendîn yadgariyên xelkî hatine şinavbirin. Ev mûzîk jene yê li cihekî digeryetin da ku hedara wî lê bihêtin û bi rêka lêdana amîrê kemanê xemên xwe derbînît. Car car di xeyala xwe da wesa durust ketin ku mûsila kevin ya avedan ew ew yê mûzîkê bû xelkî dijenîtin. Lewma zorbey caran Fazil el Bedrî qesta mûsila kevin diketin û bi tinê rûnte xarê û dengê kemana wî bi ser ewan kavlexaniyan ve diçît ew ê nûke jiyan têda nemayî. طبعا أنا دائما من أجي بێگومان ez her dem dihême mûsilokevin û bi taybetî evê cihî ez mûzîkê lê dem. Her dem hevalên min dihîne bîra min, ew ên xweştevî li ber dilê min. Ew li vî bajêrî bûn û di navbera me da bîrhatin hebûn û demê em digeliyek û di navbera me da çîrok hebûn. Her wesa di navbera me da gelek tişt hebûn em bi hevdû vedgirê dayîn. Bedrî dibêjît piştî nemana şerê Daeş û wêrankirina bajarî min dest bi awazên xemgîn kiriye û heta nûke yê berdewamim. Dê wî demî rawustim eger jiyan li evê deverê vegeriya ve. أيام الاحتلال Li ser demê dagirkirina bajêrê û keftina bajêrê ez di wan roja da jiyame. Min gelek nexweşî borandîne û min xem helgirtîne. Her ji wî demî heta nûke piştî evî bajêrî gelek derdeserî dîtin û nûke bêk carî kabil bûye nehatiye avedan kirin. Bêguman ez dê awazên xemgîn jenim. Li destpêka azadkirina aliyê çepê bajarê Mosilê û berî aliyê dî ji destên Daeş bihête der, Fazil el Bedrî li cihên giştî û li ser cadan mûzîk bû xelkî lêd da ji ber ku ew di evê baweriyê daye ku dermanê derûnê her kesekî mûzîk e, belê nûke bi tinê mûzîkê bixwe û kavlexaniyan lêd dert, da ku xemên xwe sivik biket. Kawa Emer dengê Emerîka, Mosul. پاسپۆرت ji bo Taywanê helkefte ka naskirina keltûr û dîroka Taywanê lê New Yorkê bûneyeka ku ji mare herî mezina xelkê lê amade dibin. Vê festîvala ku li 2002 dest pêkirî bi hezaran Emerîkî bejdar yê têda dikin di sema û şahîn Taywaniyan da bu demê heftiyekê. Li bajarê New Yorkê yê devletên yekgirtiyên Amerîkayê bi navê Hefteya Mirata Amerîkayî yên Taywanî Roja Taywaniyan hate li darxistin. Di çalakiyê de ku li meydana Unionê ya li New Yorkê hate li darxistin, dans, lîstik, mûzik û gelek çalakiyên dinên çandî yên Taywanî cih girtin û xwarinên Taywanî hatin pêşkêşkirin. Çalakiya ku hezaran kes têda beşdar bû ji sala 2002 vir ve tê li darxistin û îsal jî ji bo cara 18 ev çalakî hate birêvebirin.
بۆ چنگشو ku yek ji rêveberên vê çalakiyê wiha got. îro ji bo ku mîrata çandiya Amerîkayên Taywanî pîroz bikin, em li hev civiyan. Di qada çalakiyê de ji bo ku çalakiyên çandî werin nîşandan, me sehneyek danî. Qadek ji bo pêşkêşkirina xwarinên Taywanî hate veqetandin û ji bo zarokan jî me cihek taybet amade kir. Armanca me civata Taywanî û Amerîkayî bigehînin hev û silavên germ û gelê Taywanê bigehîn mirovên ku li New Yorkê dijîn. Sophie Han ku tev li çalakiyê bû got ku ew gelek bê heyecan e û wiha domand. So I know this festival is called like a passport to Taiwan and it's sort of like Ev festivala jaliyê Taywaniyên ku li Amerîkayê dijîn ji bo nasandina çanda Taywanî tê li darxistin. Ez bo beşdarbûna xwe gelek bi kelecanim. Xwarinên Taywanê gelek bi nav û dengin. û ji ber vê jî hûn dikarin gelek xwarinên cuda bibînin. Dema ku navê Taywanê tê gotin, herî ewil Bubble Tea tê bîra mirov. Lê belê bi saya vê festîvalê hûn dikarin gelek tiştên zêde derheqê çanda Taywanê de bibînin. Em Taywanî mirovên xwîngerm in, ji parvekirinê hez dikin û xwe ji mirovan dûr naxin. Dr. Chen Liu ku di çalakiyê de standeke tenduristiya fîzîkî wekirî bû, balk şanser tenduristiya laşî û wiha xeber da. 2019 festival. So it is an exhibition about different kind of street food, also different product from the Taiwan. Also, they have an amazing performance on the stage. I'm super excited to involve in this event because hûn dikarin gelek xwarinên xweş û çalakiyên sehneyî yên Taywanê bibînin. Ez gelek serbilindim ku parçeyekî vê çalakiyê me. Armanca standa min ji mirovan ra pêşkêşkirina terapiyeke baş û fîzîkî ye. Ez ji Taywanê hatim vir û armanca min ew e ku ez bala mirovan bikişînim ser giringiya tendurustiya laşî. Janet Chu ku di çalakiyê de standeke danasîna çanda müzîkê daniye wiha axivê. This is the 17th year. Ev festival yek ji festivalên herî mezin yên Taywaniyan ku li Amerîka tê li darxistin. Ez li Taywanê jî dayîk bûm, lêberê ev 30 sal e ku ez li Amerîka dijîm. Bi dîtina min, em li welat û bajarekê herî xweşin li dinyayê dijîn. û ji ber vê yekê ez tev li çalakiyên ji çanda xwe bûme û gelek bextewerim. Sinan Tunçdemir, Dengê Amerika, New York. دەخیل خۆتەزانی لە ئەمریکا نەکرد تایوانەکانیان ئێمە شتێکی باوە زۆربەی نەتەوەکانی تر کللتوری خۆیان نیشانەدەن بە فستیڤاڵ و ئەو شتانە. هەڵباتە تەنانەت زانکۆیانژی هێرۆ دەبینی خوێندەکارن ملەتین جودا جودا وڵاتی جودا جودا شاهیا دەکەن و کەلتوری خۆ ناسکردن و یا کوردان و هەری ناودارە لە دەڤەرە واشنگتن لە باژارێک و دەبێژنی هەرسنبورگ ژێرە لێرە نزیک ساعتان فستیڤالەکە کوردگەلک چالاکە لەوێ درو گەلک جاران کەلتوری خۆ باش نیشان دەدەن. بهیڤا دەمێن خۆش هەتا دەمێک دیە کورد کنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. کاتێکی خۆش هەر شاد بن.